بەشی یەکەمی هەڵسەنگاندنی هاوبەشی هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشیێڕی ئێران ڕاهی کاریگەر و کومیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران لە ژێرناوی چڕبوونەوەی ڕەوتی داڕمانی کۆماری ئیسلامی، پەرەسەندنی بزوتنەوە داواکاری تەوەرەکان و ئەرکی چەپی شۆڕشگێڕ. خاڵی یەکەم: سەرکەوتنی ترامپ لە ئەمریکا و کاریگەریەکانی لەسەر جیهان. ئەوەی کە دۆناڵد ترامپ لە هەڵبژارنەکانی ئەمریکادا سەرکەوتنی بەدەستهێنا هەواڵێکی ناخۆشە، نەک هەر بۆ کرێکاران، ژنان، چالاکانی ژینگە پارێز، کۆچبەران و دەستکەوتە دموکراتیکەکان لە ئەمریکا، بەڵکو بۆ هەموو جیهان. ئەوەی کە لەم هەڵبژاردنەی ئەمریکادا ڕوویدا لە ناوەڕۆکی ڕاستەقینەی خۆیدا سەرکەوتنی ڕاستترین باڵی سەرمایەداری بوو کە بە تەبلیغات و پرۆپاگەندەی شێوە فاشیستی خۆی لە دژی چەپ، ژنان، باقی ئاراستە جنسیەکان، کۆچبەران و گۆڕانکاریەکانی کەش و هەوا پاشەکشەی بە باڵی میانەڕەوی سەرمایەداری کرد و سەرکەوتنێکی بەرچاوی بەدەستهێنا. هیچ وەهم و خۆشباوەڕیەک سەبارەت بە سەرۆککۆماری کامەلا هەریس لە ئارادا نەبوو، چونکە سەردەمی سەرۆککۆماری جۆ بایدن بە تایبەت لە پەیوەند لەگەڵ پاڵپشتیکردن لە جێنۆسایدی ئیسرائیل لە فلستین و سیاسەتی بەربڵاوترکردنی مەودای شەڕ لە ئوکراین و چاوپۆشیکردن لە هێرشەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر ڕۆژاوا دەریخستووە کە دموکراتەکان لە باری شەرخوازی و بەدواداچوون بۆ بەرژەوەندیە هێژمونیەکانی ئەمریکا هیچیان لە باڵی ڕکابەر واتە کۆماری خوازەکان کەمتر نییە. ئەگەری ئەوە هەیە کە سەرکەوتنی ترامپ گرژی و ئاڵۆزیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پەرە پێ بدات. ترامپ بە ئاشکرا پشتیوانی لە دەوڵەتی توندڕەوی دەستی ڕاستی ناتانیاهۆ دەکات و پێشتریش بە گواستنەوەی باڵێۆزخانەی ئەمریکا بۆ ئۆرشەلیم و کشانەوە لە ڕێککەوتنی ژینگەی پاریس نیشانی داوە کە لە خولی دووهەمی سەرۆکایەتیەکەیدا ئەگەری هەیە چ سیاسەتگەلێک بگرێتە بەر. لە ئوروپا سەرکەوتنی ترامپ لە هەڵبژارنەکاندا بەو مانایە کە سیاسەتی بەرگری یەکێتی ئوروپا بە خێراییەکی زیاتر بەرەو خۆسەری استراتیژیک هەنگاو دەنێت. پێدەچێت سیاسەتی چەک و چۆڵ لە برینان لە چەند ساڵی داهاتوودا زۆر بەرچاو بێت. لە شەڕی ئۆکرایندا هەندێک لایەن هیوایان بە ڕێککەوتنێکی ئاشتی خێراتر لەلایەن ترامپەوە بەستووە، بەڵام لێرەشدا بە سەختی دەتوانرێت چاوەڕوانی پێشکەوتنی بەرچاو بکرێت بە ئاراستەی ئاشتیەکی بەردەوام. هەڵبژاردننی ترامپ و بارودۆخی ئاڵۆزی جیهان نیشان دەدات کە ئاشتی، خۆشبژێوی، مافی مرۆڤ و دەستکەوتە کۆمەڵایەتیەکان کە ئاکامی چەندین ساڵ خەباتی کۆمەڵایەتین لە مەترسیدان. ئەم واقعیەتە بنیاتنانی بەدیلێکی پێشکەوتن خواز و ئاشتی خوازانە و کۆمەڵایەتی تر دەژوارتر دەکات، بەڵام پرسی پابەندبوون پێی تەنانەت هێندەی تر پێویستە بێت. ئێستا گرنگترین بابەت ئەوەیە کە ئایا ئیمکانی پێک هاتنی بزوتنەوەیەکی بەهێزی ئاشتی و بزوتنەوەیەکی بەهێزی کرێکاری بوونی هەیە یان نا. چونکە دەزانین سیاسەتەکانی ترامپ لە بەرژەوەندی گەورە ملیاردێرەکانی وەک ئیلان ماسک و لە دژی چینی کرێکار دەبێ و لە ئاکامی درێژەی ئەم ڕەوتەدا دەردەکەوێت کە کێشەی ئابووری بە گۆڕینی ڕوخسارەکانی دوو حیزبی سەرەکی دموکرات و کۆماری خوازەکان چارەسەر نابێت، بەڵکو چارەسەری واقعی بریتیە لە گۆڕینی سیستمی ئابووری سەرمایەداری. ئەوەی کە لەم هەڵبژاردنەی ئەمریکادا ڕوویدا لە ناوەڕۆکی ڕاستەقینەی خۆیدا بریتی بوو لە سەرکەوتنی فاشیزم بەسەر ڕەوتە لیبراڵەکاندا. بەم جۆرە لە مانگی 1 ساڵی 2025ەوە سەر لە نوێ ڕاستترین باڵەکانی دەسەڵاتداری ئەمریکا هەموو جۆمگەکانی دەسەڵات بەدەستەوە دەگرن. زۆربەی دەنگدەرانی ئەمریکا لەوانە کرێکارانی ئەم وڵاتە کە بەڕادەیەکی یەکجار زۆر لە سیاسەتەکانی حیزبی دموکرات ناڕازی و نائومێت بوون، لە ڕاستیدا بە دەنگدان بە ترامپ حیزبی دموکراتیان سزادا. هەرچەندە ڕەنگە دامەزراوە جێکەوت و سەقامگیرەکانی ئەو وڵاتە بتوانن تا ڕادەیەک دەسەڵات و ڕۆڵی تێکدەرانەی ئەم ڕەوتە نیمچە فاشیستیە کەم بکەنەوە و لە 4 ساڵی داهاتووشدا
بە ئەگەرێکی زۆر شاهدی بەرەنگاربوونەوە لەگەڵ سیاسەتەکانی ترامپ بە تایبەتی لەلایەن ژنان، چالاکانی ژینگە پارێز، یەکێتیە کرێکاریەکان و بزوتنەوە پێشکەوتن خوازەکانی کۆمەڵگای ئامریکاوە دەبین. بەڵام تا ئێرەش ئاشکرایەکە سیاسەتەکانی ترامپ لە جیهاندا سەنگی سیاسەتمەدارانی وەک ڤلادیمیر پوتین لە رووسیا، مۆدی لە هیندستان، نەتانیاهۆ لە ئیسرائیل، خاویار ملئی لە ئەرژانتین و جۆرجیۆ مێلۆنی لە ئیتالیا بەهێزتر دەکات و شەپۆلی فاشیزم لە جیهان پەرە پێدەدات. سەرکەوتنی ترامپ لە ماوەی کەمتر لە 24 کاتژمێردا دەیان ملیارد دلاری بە سەرمایی سەرمایەدارەکانی ئەمریکا زیاد کردووە. هەڵبژاردننی سەرۆکۆماری ئەمریکا کاریگەریەکی سەرسوڕهێنەری لەسەر بازاڕی بورسدانەوە و سەروەت و سامانێکی هەرچی زیاتری بۆ دەوڵەمەندترین کەسەکانی جیهان بە دیاری هێنا. ئەوەی کە ترامپ سەبارەت بە ناکۆکیەکانی نێوان کۆماری ئیسلامی ئێران و ئیسرائیل و لە هەڵس و کەوت لەگەڵ کۆماری ئیسلامیدا چە سیاسەتێک دەگرێتە بەر، هێشتا بە وردی شیاوی پێشبینیکردن نییە. خامنەئی لە دەورەی پێشوودا هەوڵەکانی ترامپی بۆ سازشکردن ڕەت کردەوە. ناوبراو لە سەردەمی بایدەنیشدا سەبارەت بە ڕێکەوتنی سەر لە نوێی بەرجام هەمان سیاسەتی درێژە پێدا و ئێستاش لەگەڵ خولی دووەمی سەرۆک کۆماری ترامپ بەرەو ڕووبەتەوە. بە ئەگرێکی زۆر ئەم جارە بە لە بەرچاوگرتنی پێگەی لاوازی کۆماری ئیسلامی و ئەگەری گۆڕانکاری لە چوارچێوەی سیستمی دەسەڵاتداری ئێراندا سیاسەتەکانی ترامپ ڕێک دووبارەبوونەوەی ساددەی ئەو سیاسەتانە نابن کە لە ڕابردوودا گرتوویە بەر. لەم سەردەمە نوێدا بارودۆخی ڕژیم بە بەراورد لەگەڵ 4 ساڵ لەمەوبەر بە شێوەیەکی بەرچاو خراپتر بووە. بەڵگەکان ئاماژە بۆ دەکەن کە لە ئەوە بارودۆخێکدا ڕوودانی گۆڕانکاریەکی دراماتیک لە ڕێبەری کۆماری ئیسلامیدا دوور لە چاوەڕوانی نییە. لەم پەیوەندیەدا ئۆپۆزیسیۆنی ڕاستی کۆماری ئیسلامی کە بە شێوەیەکی ساویلکانە هیوای خۆیان لەسەر سیاسەتەکانی ترامپ سەبارەت بە کۆماری ئیسلامی هەڵچنیوە، شکست و ناکامیەکی دیکەش لەم پەیوەندیەدا ئەزمون دەکەن. خاڵی دووەم، ئاشکراکردن و ناوزڕاندنەکان نیشانەی پەرەسەندنی ڕەوتی داڕمانی ڕژیم. لە کاتێکدا کە بەدەسەڵات گەیشتنی ترامپ لە ئامریکا کۆماری ئیسلامی خستۆتە دۆخێکی دژوارترەوە، هاتنە ئارای شەپۆلێکی نوێ لە ئاشکراکردن و ناوزڕاندن ئاماژەیە بۆ پەرەسەندنی پرۆسەی داڕمانی سیاسی لە پێکهاتەی دەسەڵاتدا و هەوڵدان بە مەبەستی ڕێگە خۆشکردن بۆ جێنشینی و بەرەو ڕووبوونەوە لەگەڵ تەقینەوەی ئاخێزە جەماوەریەکان. کۆیگشتی لە قاودانەکانی عەباس پالیزدار کە ماوەیەکی زۆر بەهۆی ناوزڕاندەکانی ڕابردووی سەبارەت بە سەعید مۆرتەزەوی لە زینداندا بووە و ئێستا زمانی هاتۆتە گۆ، بەبێ پشتیوانی جددی باڵەکانی ناوبازنەی دەسەڵات و بە تایبەتی دام و دەستگا ئەمنیەکان ممکن نەدەبوو. کاتێک ناوبراو سەعید مۆرتەزەوی دادوەری خۆشەویستی ڕەبەر بە ئاژەڵ و جەنایەتکار ناو دەبات، ئەحمەدینژاد بە بێدین و کەسێکی نفوزی دەزانێت و سەرۆکەکانی دەسەڵاتی دادوەری ڕژیم کە لەلایەن خامنەییەوە هەڵبژێردراون بە بەڵگەوە بە گەندەڵ ناودەبات و گەندەڵی جێگیر بە وشێکی نادروست دەزانێ و پێی وایە کە سەر تاپای ڕژیم نوقمی گەندەڵیە، دەبێ مرۆڤ ئاگاداریەوە بێت کە ئەگەری گۆڕانکاری لە سەرەوەی دەسەڵاتدا لە ئارادایە. ناوبراو لە متوێژەدا قامک دەخاتە سەر پێگە و ڕۆڵی موجتەبا خامنەئی. ئەوان لە پرسی جێنشینی موجتەبا خامنەییدا پێویستیان بە قۆناغێک لە چەسپاندنی هێژمونی و ئۆتۆریتەی ناوبراو هەیە و لەو ماوەیشدا دەبێ هێزە سەرەکیەکانی ئۆپۆزیسیۆن بێکاریگەر بکەن. هەر بۆیە لە ئێستاوە کۆمەڵێک دەنگۆ سەبارەت بە ئازادی حیجاب، ئازادی زیندانیانی سیاسی و ڕادەربڕین و ئازادی ڕاگەیاندن دێنە ئاراوە بۆ ئەوەی بتوانن ئۆپۆزیسیۆنی بەردەوام ئامادەی سازشکردن و دانوستان تووشی وەهم و خۆشببینی بکەن. ئەم پێشهاتانە نیشانەی ئەوەن کە هەندێک جم و جۆڵ و هەوڵی تایبەت لە لووتکەی دەسەڵاتدا لە ئارادایە. بە گوێرەی بەڵگەکان دەسەڵاتداران گەیشتوونەتە ئەو ئاکامەی کە دەبێت ڕێگایەک بدۆزنەوە بۆ ئەوەی بە دوورخستنەوە یان ئاڵ و گۆڕێکی بەرچاو لەسەرەوە لە خوارەوە بەربە و بزوتنەوەیە بگرن. ڕەوتی داڕمان و
شەڕی مافیاکانی دەسەڵات چڕتر بۆتەوە و کۆمەڵێک ڕیزبەندی نوێ لە نێوان باڵە ڕکابەرەکاندا خەریکە پێک دێت.